تابعیان عزیز ئەو ڕدێن باس دەکەین باسی بەندی سێم دەکەین بەندی سێم کەرتی یەکەم دەست پێ دەکەین کەرتی یەکەمیش باس دەکاتن باسی پێکهاتەی خانە و فرمانی پێکهاتەکانی خانە باس دەکاتن بابێن باس بکەین بزانین ئایا کەرتی یەکەم ئاماژە بەستەکە قوتابیان دەبێت دەواازەیەکە بۆ خانە فێر دەبین لەو بەندە ئایا خانە چییە و هەروەها پێکهاتەکانی ناوخانە چییە و هەروەها خانە ئایا دەڕیەوە ئایا دەبێتە ناوک سەرەتا یاخو ناوک ڕاستە قینە کە ئەو دێن یەک بە یەک باسییان دەکەین قوتابیان دەبێن زیندەوەران و لەگەشتە نازیندوەکان وەکو یەک لەگەردە ئاوێتەکان پێک هاتوون باشە وەکو چی وەکو کاربوون وەکو ئۆکسیژی وەکو نایترۆژی بەڵام ئەوەی دەمانێت ئاماژە پێ بکەین بۆ لەو بەندە و لەو کەرتە ئەوش ئەوەیە بزانین ئایا هەموو زیندەوەرەکان فێر بوون ئەمە لە بەندەکانی پێشتر خاصە لە بەندی یەکەم فێر بوون کەوا زیندەوەرەکان لە چی پێک دێن لە خانە پێک هاتوون خانە چییە دەبێن بچووکترین یەکەیە لە چ لە یەکەکانی زیندە کەوای لێ دەکاتێکەوە زیندەکردارەکان ئەنجام بداتن کەواتە خانە چییە ببیتێ لە یەکەی بنچینەی ژیان یان بۆ ئاتاش دیکە کە لە بەند یەکەم پێناسەمان کرد گوتمان خانە چییە یەکەی پێکهاتنی لەشی گشت زیندەوەران کەواتە خانە یەکەی پێکهاتنی لەشی گشت زیندەوەرانە دەتوانین بۆ شێوازەش پێناسە بکەین بڵین بچووکترین یەکەیە لە یەکەکانی زیندە مادەکردارەکە کەوا دەکاتە فەرمانەکان جێبەجێ دەکاتن بابێن بزانی ئایا کەی خانە دۆزرایەوە واتە دۆزینەوەی خانە دەڵێن هەموو زیندەوەرێک لە خانە پێکاتوە چ بەکتریایەک بێتن یاخود نهنگێک بیتن یاخود درەختەکان بێت کەواتە هەر شتێک زیندوو بوو کە کات خۆش لە بەندی یەکەم ئاماژان پێکرد دێکوان دیشان دووبارە دەکەینەوە هەموو شتێکی زیندوو لە چی پێک دێتن لە خانە پێک دێت تەنانەت ئەو شتە ئەگەر هات و بچووکترین شتری بە چاویش نەبیندرێت وەکو بەکتریا لە چی پێک دێت قوتابیان لە خانە پێک دێتن ئەمە یەک و هەروەها نەهەنجیش لە خانە پێکاتیا و هەروەها درەختەکانیش لە خانە پێک دێت کەواتە بە کورتی هەموو زیندەوەرێک لە چی پێک دێت لە خانە پێک دێت خانە کەواتە چییە یەکەی بنچینە ژیانە ئەوە وەکو پێناسە دەتوانین بە شێوە زێشکەش پێناسی بکەین دەبێن چیە هەموو لەشی زیندەوەرێک لە چی پێک دێت لە خانە پێک هاتووە دەبێن پێبینی تۆم هەندێکیان لە یەک خانە پێک دێن واتە هەندێک زیندەوەرەکان چییە هەر هەموو لەشی لە چەند خانە پێکاتەوە لێ خانە پێک دێتن وەکو چی وەکو بەکتریا ئەگەر بێت تەماشا بکەین دەبینی وەکو بەکتریا تەماشا بکەین دەبینین لە یەک خانە پێک هاتووە ئەوە یەک بەڵام هەندێکیانیش لە چی لە ملیۆنەها یاخود زیاتر لە ملیۆنە خانە پێک دێت وەکو چی وەکو نەهنگ کەواتە هەندێک لە زیندەوەرەکان لە یەک خانە پێک دێن وەکو بەکتریا هەندێکی زیاتر لە خانێک لەوانێ بە ملیۆنها خانە بە ملیارها خانە پێک بێتن وەکو نهنگ یاخو وەکو ئێمە واتە مرۆڤ تێبین یەکمان هەیە دۆزینەوەی خانە باشە کارێکی ئاسان نەبوو واتە دیتنەوەی خانە بە حکمەوەی کەوا بچووکە باشە بە چاو نابیدرێتن کەواتە بە ئاسانی نەدەزرێ واتە کارێکی ئاسان نەبوو بۆیە هەتاوەکو چی بزانە تەماشا ئەو نقطەی بکەن دەبێت هەتاوەکو وردبین دروست نەکرا هەتاوەکو مایکرۆسکۆپ وردبین دروست نەکرا نەماتوانی خانەش بدۆزینەوە بۆ چونکە خانە بچووکە بە چاو نابیدرێتن باشە ئەدی کەی دۆزرایەوە ڕەنگە ئەو پرسیارە دەبوت دەبێت لەگەڵ دروستبوونی وردبین ئەو کاتە خانەش دۆزرایەوە دروستکردنی وردبین لە سەرەتای کەی بوو وردبینیان دروست کرد لە سەرەتای سەدەی حەڤدە بوو باشە ئەوەش بزانن لە سەرەتای سەدەی حەڤدە چیان دۆزیەوە دەبێن وردبینیان دروست کرد سیارەش کردێتە پێشمە قوتابیان ئایا با بزانی کام زانە یەکەم کەس بوو باشە کەوا چی کرد خانەی دۆزیەوە و چۆنیش دۆزیەوە سیارەکە دێتە پێشت دەبێت ئایا کامە زانای چی زیندەزانی کەوا چ بوو یەکەم کەس بوو کەوا چی کرد خانەی دۆزیەوە
و هەروە چۆنیش دۆزیەوە. دەڵێن زانایەکمان هەیە بەناوی چی؟ بەناوی زانا ڕۆبەرت هۆک. باشە ئاگاتە لەو نقطەی بیتن زانا چێ؟ زانا ڕۆبەرت هۆک. باشە زانایەک بکەوە یەکەم کەس بوو چی کرد؟ وردبینی بەکارهێنا. چی بەکارهێنا؟ وردبینی بەکارهێنا بۆ دیتنی توێژاڵێکی تەنک. توێژاڵێکی تەنک لە تەپەدۆر. باشە توێژاڵێکی تەنک لە تەپەدۆر کەوا بینی لە چی پێک دێتن؟ لە ژووری بچوک بچوک پێکاتیا ناوی لێنا خانە. چۆن بۆ قوتابیان ئەو توێژاڵەتەکە کاتێکەوە پارچەیەک لە چی؟ لە قەدی ڕۆکی لێکردەوە پاشە چی کرد؟ تەماشای کرد دەبینی ئەم توێژاڵەتەکە تەپەدۆرە لە چ پێکاتیا؟ لە ژووری بچوک بچوک پێک دێتن. تەماشاکەن ئەو وێنەیە قوتابیان تەماشاکەن دامانە ئەمە پارچەیەک لە تەپەدۆر لە توێژاڵێکی تەنێک لە تەپەدۆر دیتی بەهۆی ئەو وردبینەوە دیتی ئەم توێژاڵەتەکە لە چ پێکاتیا؟ لە ژووری بچووک پێک دێتە قوتابیان. لە چ پێک دێت؟ لە ژووری بچووک پێک هاتووە. ئەم ژوورانە ناو لێنا چی؟ ناوی لێنا خانە کە بە ئینگلیزەکەش پێ دەبێت سێڵ. باشە قوتابیان کەواتە چێ بوو یەکەم کەس بووکەوە خانەی دۆزی یاخود خانەی بینی؟ دەبێن زانا ڕۆبەرت هۆک بوو. چی بەکارهێنا؟ وردبینی بەکارهێنا. بۆ بەکارهێنا چونکە خانە بچووکە بەچاو نابی دەبێتێن. تەماشای چی کرد؟ تەماشای توێژاڵێکی تەنک لە چی؟ لە تەپەدۆری کرد. دیتی ئەم توێژاڵەتەکە لە چی پێک هاتێ؟ لە ژووری بچوک بچوک پێک دێتن. ئەم ژوورە بچوک بچووکانە گوتمان چییە؟ ناوی لێنا خانە. باشە بۆچی ناوی لێنا خانە؟ واتە وشەی خانە لە چی هاتیە؟ دیتی وەکو ژووری ئەو قەشانەوەیە ئەوانێکەوە مەسیحینە ئەو قەشانە دیتی کەوا لەسەر شێوازی هەمان ئەم ژوورە بچووکانەیە وەچی قەشەکان دەچنە ئەو ژوورانە. ئەم ژوورانەش ناویان چییە؟ خانەیەکەوە پێدەوێت هەدە بە هەلێ ئەو ناوەی لێنە. ئایا ڕۆبەرت هۆک تەنها تەماشای توێژاڵێکی تەنک لە تەپەدۆری کرد؟ تەنها تەماشای توێژاڵێکی تەنک کرد؟ بێگومان نەخێر. دەڵێ نەخێر. لۆ پاش ئەوی تەماشای توێژاڵێکی تەنک لە تەپەدۆری کرد وردبینەکەی ئەو ئاراستەی چی کرد؟ قەدی ڕۆکە بە تەمەنەکان. باشە ڕۆکە بەچی؟ بە تەمەنەکان. و هەروە ڕۆکی گێزەر هەروەها سەرخەسی کرد بۆی دەرکەوتکەوە هەمویان لە پێکهاتندا لێک دەچواتە هەمویان لە چی پێکهاتنە؟ لە خانە پێک دێن. واتە هەمویان ئەم ژوورە بچوک بچووکانەی تێدایە و ناوی ئەم ژوورە بچوک بچووکانە ناو لێنا چی؟ ناو لێنا خانە. تێگەیشت قوتابیان؟ ئەوەش بەنسبەت ئەم نقطەیە. باشە بۆچی زانا ڕۆبەرت هۆک ناوی ژوورە بچووکانی ناو لێنا خانە؟ باشە بۆچی ئەو ناوی لێنا کە تازە ئاماژەمان پێکرد؟ دەبێن چونکە ئەم ژوورە بچووکانە ئەو ژوورانەی برخستەوە. باشە کەوا قەشەکان باشە قەشەکان تیاندا دەژیان و وەخانەی بچوک بچوک بوون. پێبینیەکمان هەیە زانا ڕۆبەرت هۆک خانەی بە زیندویی دیت یان نەیدیت؟ بێگومان خانەی بە زیندویی نەدیت. واتە ئەو شتانێکەوە دیت ئەم خانانە ئەم ژوورە بچووکانە مردوو بوون. کەواتە ئاگاتە لەو نقطەی بیت قوتابیان دەڵێ چییە؟ بە زیندویی نەبینی. باشە ئاگاتە لەو نقطەی بیتن دەڵێن زانا ڕۆبەرت هۆک خانەی بە زیندویی نەدیت. باشە بەڵام ئەو بوو یەکەم کەسکەوە خانەی دی بەڵام خانووی چی دی؟ خانەی مردووی دیت نەوەکو خانەوەی زیندوو. بەڵکو چی دیت؟ پاشماوەی خانە ڕۆکە مردوەکانی بینی. پرسیارێک ئەگەر بێت و بیکە قوتابیان ڕۆبەرت هۆک خانەی دۆزیەوە لە چی؟ لەڕێی تێبینیکردن یەک ئەلف خانەی قەوزەی مردوو بە خانەی زیندوی خوێنی مرۆڤ جیم ڕۆکە خانەی مردوو دا خانەی مردووی زیندەوەرە سەرەتایەکان بابێ ئەم پرسیارەش کارکەن ئاگاتا لێبی. طبعا خانەی قەوزەی مردووی نەدیت مۆزەکە قەوزەی ئەوەی نەدیت کەواتە ئەلفەوە نییە. باستەکە دەڵێ خانەی زیندوی خوێنی مرۆڤ ئەوەش هەونیە چکە گوتمان بەچی دیت؟ بە شێوەی مردووی دی نەک بە شێوەی زیندوو ئەوە دوو. و هەروە ئایا خانەی مردووی زیندەوە سەرەتایەکان دیت؟ بێگومان تازە باسی ئەوشمان نەکردێکەواتە کامە هەوە؟ وەڵامەکە جیم هەوە ڕۆکە خانەی مردووی دیت. باشە کە ئاماژەشمان پێکرد گوتمان وەکوتی وەکو ڕۆکە بە تەمەنەکان و ڕۆژی گێزەر یاخود سەرخەسی. باشە قوتابیان ئەوەش بەنسبەت ئەم نقطەیە. پرسیارێک دێتە پێشمە ئەدی مادەم وەیە کامە زانا بوو یەکەم زانا بوو کەوا خانووی بە شێوەی چی دی؟ بە شێوەی زیندوی دیت
یەکەم زانە خانەی زیندوی بینی چێ بوو کام زانا بوو گوتمان ڕۆبەرت هۆک خانەی دۆزیەوە خانەی بینی بەڵام بە شێوەیەکی مردوو واتە خانەکان مردوو بوون بەڵام ئەوزارە پرسیارێک دێتە پێشمە ئایا کامە زانا بوو کەوا خانەی بینی بە شێوەی چ بە شێوەی زیندوو واتە خانەکان مردوو نەبوو خانەکان زیندوو بوون دەبێن زانایە پۆڵەندی چێ بوو ئەنتۆن ڤان لیڤن هۆک بوو باشە قوتابیان ئاگەتە لەو نقطەی دەبێت چێە زانە ئەنتۆن ڤان لیڤن هۆک یەکەم کەس بوو کەوا چی کرد دەبێن خانەی بە شێوەی زیندوو دیت و هەر خۆشی بوو چی دروست کرد وردبینی دروست کرد دەبێن کە دروستکەری وردبین بوو واتە هەرخۆی باشە وردبینی دروست کردو و هەرخۆشی یەکەم کەس بکەوە خانەی بەچ دیت بە زیندوی دیت لە چش ئەو خانەی بە زیندوی دیت لە دڵۆپە ئاوێک کەوا زیندەوەری تا خانەی تێدا بوو کەواتە ئێستا دوو نقطەمازانی کامە زانە بوو کەوا یەکەم کەس بوو خانەی دیت و خانەکەش مردوو بوو زانە ڕۆبەرت هۆک ئەدی کامە زانە بوو خانەی بە زیندوی بینی دەبێن ئەنتۆن ڤان لیڤن هۆک بوو هەرخۆشی وردبینی دروست کرد چۆنیش خانەکەی بینی لە دڵۆپە ئاوێکەوە زیندەوەری تا خانەی تێدا بوو لەسەر ئەم بنچینەیە قوتابیان عنوانێکمان هەیە باشە ئەوی سپی دەپیدەن بیردۆزی خانە دەبێت ئەو تێبینیانێکەوە زانە ڕۆبەرت هۆک و هەروەها ڤان لیڤن هۆک ئەنتۆن ڤان لیڤن هۆک هەردووشان کە تێبینیان کرد لەسەر خانە چیان کرد بیردۆزێکی یەکگرتوویان دانا ئەم بیردۆزە پێی دەوترێت چی پێی دەبێت بیردۆزی خانە دەبێن لەسەر چی تێبینیەکانی زانە ڕۆبەرت هۆک و هەروە ئەنتۆن ڤان لیڤن هۆک کە ئەو قسانیان کرد و تێبینیان هەبوو لەسەر چی لەسەر خانە چیان کرد بیردۆزێشان دانا ئەم بیردۆزش تەمعان پێک دێتن لەسەر لە سێ بەرگە کە ئێستا دێن باسییان دەکەین پرسیارێک دێتە پێشمان بەرگەکانی بیردۆزی خانە یاخود بەندەکانی بیردۆزی خانە چین سێ بەندە یاخود سێ بیردۆزە یەک لە بیردۆزەکان یاخود یەک لە بەندەکان دەڵێن چی هەموو زیندەوەران لە چی پێک هاتنە قوتابیان هەموو زیندەوەران لە خانەیەک باشە یان زیاتر پێک هاتوون باشە ئەمە یەک باشە کە باسشمان کرد کات خۆی لە بەندیەکە گوتمان هەموو زیندەوەر لە چ پێک دێتن لە خانەیەک پێک دێتن ئەگەر هاتوو لێ خانە پێک هاتوو ئەو زیندەوەرە چێت تا خانەیە ئەگەر هاتوو لە زیاتر لە خانێک پێک هاتوو ئەو چێ زیندەوەری فرە خانەیە ئەمە یەک دووەم خانەکان چنە یەکەی پێک هاتن واتە بیردۆزی دووەم بەندی دووەم دەبێت چی دەبێت خانەکان یەکەی پێک هاتون و فرمانی بنچینەیی باشە ئیچێ ئی زیندەوەرە کەواتە بڕگەی دووەمیشمان زانی چنە خانە یەکەی پێکهاتن و فرمانی بنچینەیە سێیەم خانە تەنها لە چیەوە پێکاتەیە لە دابەشبوونی ئەو خانەیە و پەیدا دەبن کە پێشتر هەبوونە بۆ نمونە ئەمە دایکە خانەیەەکە باشە کاتێکەوە دابش دەبیت دەبێتە چی دەبێتە دوو خانەی نوێ باشە ئەم دوو خانەی نوێ لە خانەی پێشە خۆی هاتێکەواتە بڕگەی سێم چما پێ دەبێت لەبێت خانەکان تەنها لە دابشبوونی ئەو خانەوە پەیدا دەبن کە پێشتر هەبوونە ئەوانش کاتێکەوە دابش دەبن دەبنە چی دەبنە دوو خانەی نوێ لە چێو پەیدا بوونە لە خانەی پێشە خۆی ئەدی ئەو لەش پێدا بووە لە خانەی پێش خۆی کەواتە بیردۆزەکانی خانە چما پێ دەبێت دەبێت یەکەم دەبێت هەموو زیندەوەران لە خانەیەک یان زیاتر لە خانەی پێک دێن ئەمە یەک دووەم خانە یەکەی پێکات و فرمانی بنچینەیە سێمیشە خانەکان تەنها لە دابشبوونی چی خانەی پێش خۆیان پەیدا دەبن نقطەیەکمان هەیە دەبێت بۆ بیردۆزی خانە سێ زانای ئەڵمانی واتە لەسەر بنچینەی بیردۆزی خانە سێ زانای ئەڵمانی یەکەم بەڵگەی چی بیردۆزی خانەیان سەرمان باشە یەکەم بەڵگەی بیردۆزی خانەیان سەرماند و دایانە ئەم زانانەش بزانین چێنە یەکێک لە زاناکان زانای ڕۆکناس چێ بوو زانە ماتیاس شیرادن باشە قوتابیان یەکەم زانە ماتیاس شیرادن کەوا زانایش بوو ڕۆکناس بوو چی گوت گەیشتە ئەو قەناعەتەی گەیشتە ئەو باڕێکەوە ئەو ئەنجامەی کە هەموو چی هەموو ڕۆک لە خانە پێک دێ واتە ڕۆچش خانەیە ئەنی ڕۆکی زیندەوەرەکەواتە هەموو زیندەوەرگە چ پێکاتە لە خانە پێکاتەوە کەواتە ماتیاس شیرادین زانایەکی ڕۆکناس بوو زانایەکی ئەڵمانی بوو کەوا
چی وت گەیشتە و ئەنجامی هەموو چی هەموو ڕۆکێک لە خانە پێک دێت کەواتە ئەوە سەرمێنەری گردۆزی خانەیە. دووەم زانایشکەمانێ بەناوی چ بەناوی تیۆدۆر شوان کەوا چی گوت زانایەکی گیانەوەرزان بوو باشە ئەو چ بوو گەیشتە ئەو ئەنجامەی کەوا هەموو گیانەوەرەکان لە چ پێک دێت لە خانە پێک هاتوونە واتە هەر گیانەوەرەک بی لە چ پێک هاتێت لە خانە پێک دێتن. وە سێم شتیش کە باسی دەکەین زانای سێم ڕۆدۆڵۆ فێرشۆ ئەو چی گوت کەوا پزیشکێک بوو گەیشتە ئەو ئەنجامێکەوە هەموو خانەکان لە خانەی پێشخۆیانەوە پەیدا دەبن کەواتە هەر سێشیان سەرماندیان بردۆزی خانە کەوا تەواوە. پرسیارێک با بکەین دەبێت کام لەم زانایانە بردۆزی خانە پێشڕاست کردەوە کەوا سەرماندی چی سەرماندی ڕۆکان لە خانە پێک هاتوون. تازە باسی چما کرد سێ زاناماکە سێ زانای ئەڵمانی یەکەچیان گوتمان چ بوو قوتابێ گوتمان ڕۆک ناز بوو. چێ بوو ئەو زانایە؟ ئایا ڕۆدۆڵۆ فێرشۆ بوو یان ئایا ویلیام هاڤی بوو یان ماتیاس شرایدن یانیش تیۆدۆر شوان؟ بێگومان باسماکە گوتمان ماتیاس شرایدن کەوا چ بوو ڕۆک ناز بوو گەیشتە ئەو ئەنجامەی چی وتی هەموو ڕۆکێک لە خانە پێک هاتوون. دەتوانێت ئەو پرسیارە چ دەکەین گۆڕانکار بکەین لە جیاتی ڕۆککە بیکەین چ بیکەینە گیانەوە ئەو کاتە کامە هەوو دەبێت قوتابیان ئەو کاتە دەبێن چێ بوو دەبێن تیۆدۆر شوان بوو باشە. بابەتەشکەمانەیە ئەویش پێی دەبێن چی هەمە جۆری خانەکان. ئایا خانەکان هەموو وەکو یەکن؟ بێگومان نا بەڵکو چنە جیاوازن لە سێ شت لە سێ شتی ئەساس. یەک لە حەزم واتە لە قەبارە باشە قوتابیان و لە شێوەدا هەروەها لە ڕێخستی ناوەچی کەواتە لە سێ شت جیاوازن خانەکان لە سێ شت. یەکێکیان ئەوارە دووەمیان شێوە سێمیشان ڕێخستنی ناوەچی باشە قوتابیان دەبێن ئایا خانەکانی لە شیزدینۆرە هەمویان وەکو یەکن؟ بێگومان هەمویان وەکو یەکنی بەڵکو جیاوازن لە سێ شت ئەوەی کەوا تاسە باسمان کرد لە حەزم لە شکل لە شێوە هەروەها لە ڕێخستنی ناوەچی کەواتە دەبێن جیاوازن بەڵکو جیاوازیەکەشە لە چیە هەم لە شێوەدا هەم لە حەزم هەم لە ڕێخستنی ناوەچی. بۆ نمونە لەشی چێ لەشی ئێمە واتە لەشی مرۆڤ بەلایەنی کەمەوە نزیکەی 200 نەوعی جیاواز لە خانەی تێدایە. بابە یەکێکیان باس بکە قوتابیان تازە گوتمان جیاوازن لە چدا لە قەبارە با بزانین باسی ئەمەیان بکەین دەبێت خانەکان قەبارە جیاوازیان واتە هەمویان وەکو یەکنی بەڵکو لە حەزمدا چنە جیاوازن. هەندێکیان نەبێتن کەەوە قەبارەیان چییە گەورەیە باشە و دەتوانرێت بە چاو ببینرێت باشە. تازە باسماکە گوتمان بە گشتی خانە بچووکە بە چاو نابیدرێت بەڵکو چییە بە مایکرۆسکۆپ واتە بە وردبین دەتوانین بیبینی. بەڵام هەندێکی کەم نەبێت واتە هەندێکیان لە خانەکان حەزمیان چۆنە حەزمیان گەورەیە واتە قەبارەیان گەورەیە بە چاو دەتوانین ببینی وەکو چی ئەگەر بێن باز بکەین وەکو هێرکەی بۆق کەوا تیرەکەی نزیکەی چەند دەبیتن نزیکەی 1.5 میلیمەتر دەبێت یانیش نمونەیەکی وازەحتر وەکو چی هێرکەی باڵندە کەوا تیرەکە چەند سانتیمەترێک دەبێتن. دەبێت هەندێک خانە درێژ دەبنەوە باشە واتە درێژ وەکو چی وەکو دەمارە خانەکان تا دەگاتە نزیکەی چی 2 مەتر واتە حەزمی خانەکەی نا واتە خانەکە ناگات 2 مەتر بەڵکو درێژ دەبنەوە بێک دەمنووسێن دەگاتە چەند نزیکەی 2 مەتر. بۆ نمونە دەمارەخانەیەکی چی یەکێک لە گیانەوەرەکان کەەوە زەرافەیە لە سەری درێژ دەبێتەوە هەتاوکو دەگاتە قاچی باشە. سیارێک دێتە پێشمە قوتابیان بە شێوەیەکی گشتی دیرەی خانەکانی هەموو ڕۆک و هەم گیانەوەرەکان چەندن ئەگەر بێت و باز بکەین دەبێت زۆربەی خانەی ڕۆک و گیانەوەرەکان تیرەکانیان لە نێوان 10 تا 50 مایکرۆمەترە ئاگەتە لەو نوختەی مایکرۆمەتر. ڕەنگە لە ئیمتیحانی مامۆستا بکاتە چی بیکاتە میلیمەتر بەڵکو چیە دەبێت مایکرۆمەترە باشە قوتابیان. حەزمیان چەندە چنە ڕۆک بیت چ گیانەوەر بیتن تیرەکانیان بچووکن لەوانەیە 10 تا 50 مایکرۆمەتر بێ.
ئەدی ئایا تیرەی خانەی بەکتریا چەندە کە بەکتریا زۆر زۆر بچووکە ئایا تیرەی چەندە دەبێت تیرەی خانەی بەکتریەکان بچووکن لەوانەیە چەند بیتن 0.2 دەکوانە لەمانگۆ 10 تا 50 ئیچێ وەکو گیانەوەەکان بەڵام بەکتریا دەڵێنچە بچووکە چەندە بەگشتی 0.2 مایکرۆمەتر تێپەڕ ناکات باشە ڕەنگە کەمترش بیتن بەڵام ئەگەر زۆر زۆر گەورە بیتن 0.2 و تەنهاش بە چ دەبێتن تەنها بە وردبین دەتوانین بیبینی تێبین یەکمان هەیە ئەوش ئەوەیە دەبێت ئەو پێوانەی لەوانەیە خانەکان پێ بگەن ڕێژەکەی چۆ بیت قوتابیان ڕووی دەبێت خانە بۆ قەبارە دیاری دەکاتە ئەمە یەک هەرچەندە ڕێژەی چی ڕووبەری ڕووی خانە بۆ قەبارەکەی زیاتر بێت باشە ئەوە هەڵی بەدەستهێنانی تۆڕەکە زیاترە مانەوەی لە ژیاندا زیاتر دەبێت واتە هەرچەندە حەزمەکەی زیاتر بێت ئەوە ئەوەندە بڕێشی زیاتر لە خۆراک دەستە ناوی و ئەوەندەش مانەوە لە ژیاندا زیاتر دەبێت و هەرچەندە ڕووی خانەکە بۆ قەبارەکەی کەم بێتن ئەوە چێ خانەکە تووشی وشک بوون و هەروەها لە ناوچوون دەبێتن و خشتێشمان هەیە ئەو خشتەیە سەکاتن قەبارەی خانەکەمان بۆ دەستشان دەکاتێت بۆ نمونە درێژیلایەک هەروەها ڕووبەرەکەی و هەروە قەبارەکەی و هەروەها گەربێت و باسەمەکەی دەبینی دامانە 1 میلیمەتر و ڕووبەرەکەی چەندە 6 رابیتن ئەوە 6ە و هەروەها قەبارەکەشی ئەگە باسی وکە 1 میلیمەتر سێجا بیتن باشە چکە قەبارە چیە درێژی پانی و هەروەها بەرزیە ڕووبەر چیە ئەوکەی کەەوە شکارەشی بیرکاریە دەبێت چیە درێژی جاران پانیە ئەویان دووجایە ئەویان چیە سێجایە ئەویان دەکاتە 6 ئەوەشان دەکاتەوە چەند دەکاتە 1 ئەوکەی کەش بە هەمان شێوەیە ئەوەش پەیوەندیشی بیرکاریە تابیان بابێنە سەر چی ئەو پرسیارە ئەو قەبارەی خانەکە دەتوانێت بیگاتێ یەکێک لەمانەی دیاریەکات یەک شوێنەکەی دووەم فرمانەکەی سێم پێکاتەکەی چوارم چیە ڕووبەرەکەی کە مادەم باسی قەبار دەکات کەواتە وەڵامەکە چیە دال هەواکەوا چیە ڕووبەرەکەیتی بابێنە سەر چی دووەم شت ئەوی چێ شێوەی خانەکان ئەمە باسمان ئاماژەمان پێدا گوتمان چی گوتمان هەموو خانەکان چنە وەکو یەکنی بەڵکو چنە جیاوازن لە سێ شتدا جیاوازن یەک لە حەجم کە تازە باسمان کرد دووەمیان باس دەکەین شێوە تازە باسمان گوتمان هەمویان حەزمیان وەکو یەکنیە و دێبشدا بە هەمان شێوە باز دەکەین هەموو خانەکان لە شێوەدا وەکو یەک نین دەبێت خانەی زیندەوەران لە شێوەدا چنە هەمە جۆرن واتە وەکو یەک نین و ئەمەش دەبێتە هۆی چی ببێت جۆری فرمانەکەی ئەگەر بێت و باسی سێ شت بکەین سێ جۆرە خانە ئاماژە پێ بکەیتەوە لە منهەجەکەی باسی کردیە خانەمان هەیە لە شێوەدا چوایە وەکو ئەستێرە وایە نمونە وەکو چی وەکو دەمارە خانەکان دەبێت چیان هەیە لق و پۆپ و تەوەڕیان هەیە تەماشاکە قوتابیان ئەگەر بێت و وێنەیەکی دەمارەخانە بچێشین بەو شێوەیە دەبینی چیان هەیە قوتابیان لق و پۆپیان هەیە ئەوەش ناوکەکەیتی باشە ئەوەش تەوەڕەیە ئەوەش کۆتایی دەمارەکانەکەەوە لە بەندی 4 لە پۆلی 12 ئەمەی دەخوێنن ئەمەش بەرجی ماڤینیە لە بەندی 4 لە پۆلی 12 شتێ دەخوێنێ ئەگەر بێت تەماشاکەی دەبینی شکلی وەکو چوایە وەکو ئەستێرە وایە و هەروەها ئەمەش وا دەکاتێکەوە فلمای چ جێبەجێکاتن دەما ڕاگەیاندنەکان وەربگریتن و بینێرێتن ئەمە یەک دووەمیان ئەگەر بێت و باسی ئەوەی بکەیتەوە خانەمان هەیە لە شێوەدا چۆنە پاند بووە باشە نمونە وەکو چی وەکو خانەکانی پێست تەماشای ئەو وێنەیە کە قوتابیان دەبینیم بەو شێوەیە خانەکان چنە بە شێوەی چنە پامبوون وانە باشە و خانەی مردووشن تەبعاان وەکو چوە وەکو بەرگێکی پارێزەر وانە دەبێت تەخت و مردوون و گونجاوم بۆ داپۆشینی چی لەش و بەرگریکردن وەکو چوایە بەربەستێک وایە لە چی لە مادە زیان بەخشەکان دەمان پارێزی کەواتە خانەکان پێست پێیان دەبێت خانەی پام بوو و هەروە خانەشمانێ لە شێوەدا چۆنە شێوەیان گۆڕاون وەکو چی وەکو ڕۆکەسپیەکانی خوێن باش قوتابیان ئەوە چۆنە شێوەیەکی جێگیریان نییە بەڵکو چۆنە شێوەکانیان چی دێتن دەگۆڕێتن باشە کەواتە فرمانی چ جێبەجێ دەکەن مادەم شێوەیان دەگۆڕێتن فرمانی بەرگریکردن جێبەجێ دەکەن و
و ئەمەش وا دەکات خۆی بگونجێنێتە تاوەکو پەراماری چ داتن تەنە بێگانەکان بدات کاتێکەوە دانوێ بێنە ناو لەشمان. ئەویان خانەی پێستە ئەوشان دەبارە خانەکە کە تازە شێشامان ئەوشان خانەیەکی خوڕەکەی سپیەکەەوە شێوەیەکی تایبەتی نییە بەڵکو شێوەکە چی دێتن دەگۆڕێتن. کۆتاشن ئەگەر بێن باسکە قوتابیان ڕێخستنی ناوەچی دەبێت هەموو خانەکان جیاوازن لە حەجمدا لە شێوە و کۆتاشتیش دەبێتە دەبێن جیاوازن لە ڕێخستنی ناوەچی. خانەکانی زیندەوەران ژمارەیەک لە چی لە پێکاتی جیاوازیان تێدا ئەمانش پێیان دەبێت پێیان دەبێت ئەندامۆچکە. ئەندامۆچکە چی قوتابیان ببیتین لە پێکاتەی چی خانەکە هەرێکیان فرمانێکی تایبەت ئەنجام دەدەن و پارێزگاری لەمانەوەی خانەکە دەکەن. بۆ نمونە یەکێک لە ئەندامۆچکان چی قوتابیان پەردەی خانەیە یاخود ناوەک یاخود مایتۆکۆندرێ یاخود لایسۆسۆم یاخود دەستگای گۆڤجی وهاکەدا. پەردەی خانە قوتابیان چییە؟ یەکێک لە ئەندامۆچکانە ببیتین لە پەردەیەکی تەنک باشە کەوا زیندووە ئاگاتە لەو نوقتەیبی پەردەیەکی تەنکی زیندووە و چ دەکاتن ئەطراف دەوری خانت داتن و ئەمەش وا دەکاتن ئاڵگۆڕی مادەکان بکاتن لە نێوان خانە و ژینگەی ئەطراف. کام لەمانە ڕاستە دەربارەی پەردەی خانەکان لە ژمارەیەکی کەم لە خانەکاندا هەیە نەخێت هەموو خانەیەک پەردەی خانەی هەیە کەواتە ئەلف هەونیە با بۆ هێلەکانیان تێدایە جیم لە ناوکە ترشی کەم ئۆکسین پێکدێتن داپۆشەوی تەنکن دەوری خانیاندای کەواتە وەڵامەکە کامە هەوا دال هەوا. ناوەک کۆتاشە کە دەوانێت باز بکەین ئەو چییە؟ ئەندامۆچکەیەکی گەورەی قوتابیان ناوەک کە دەکەوێتە چەق ئەگەر بێت و ئەمە خانە بێت باشە قوتابیان لە چەقیدا چ هەیە؟ ناوک هەیە. ئەمە ناوکە دەبێن چی ئەندامۆچکەیەش گەورەیە و بەچی داپۆشرا بە پەردە داپۆشرا لە نزیک ناون واتە لە نزیک چەقی خانەکەدا هەیە و لە ناو ناوکدا چێ بۆ ماوەزانە هەیە بۆ زانیاری هەیە کەواتیە کەوا دیئێنەیە و ڕێنمایی زۆربەی چاغاچەکانی خانە دەکاتن لەسەر بنچینەی ناوەک خانەکان دەبنە دووەوە خانەمان هەیە پێ دەبێت ناوک سەرەتایی خانشمان هەیە پێ دەبێت چی ناوک ڕاستەقینە وەکو ئەم خشتەیە ببینێت تەماشاکان زیندەوەرە ئەو زیندەوەرێکەوە ناو ڕاستەقینەیە چ جیاوازەشی لەگەڵ ئەو زیندەوەرێکەوە خانەی چیە؟ ناوک سەرەتاییە. یەک دەبێت ناوک و ئەندامۆچکانی بە پەردە داپۆشران کامە جەماعەتی ناوک ڕاستەقینەکان بەڵام ناوە سەرەتاییەکان دەبێت ناوک و ئەندامۆچکانی بە پەردە دانەپۆشرایە. لە حەجمدا قەبارەیان چیە؟ گەورەیانە بەڵام ئەویان لە حەجمدا قەبارەیان بچووکە. ناوک ڕاستەقینەکە هەم زیندەوەری تاخانە دەکرێتەوە هەمیش فڕەخانە بەڵام ئەویان تەنها تاخانە نمونەش وەکوچی بەکتریا ئەوەش نمونە وەکوچی مرۆڤ و یۆگرینە. ئەگەر پرسیارەشتان هاتەوە کام لەمانە ڕاستە دەربارەی زیندەوەرە ناو ڕاستەقینەکان هەموو ئەندامۆچکەی بە پەردە لەو بدرێت تەنها ناوک نەبێت ئەمە وەنیە هەموو ئەندامۆچکەی بە پەردە دەبێت تاخانە و یانی فرەخانە باوجی دەبێت باو جیم بەیەکەوە ڕاستن. کام لەمانە نمونە بۆ زیندەوەری ناوک سەرەتایی ئەمیبا دەبێت ئەمیبا چێ زیندەوەری ناو ڕاستەقینەی ناوک سەرەتایی نییە بە بەکتریا جیم ڤایرۆس دا خانەی جگەر وەڵامەکە کامە هەوە بەکتریا هەوە. تابیان لێرە کۆتاییمان پێهینە تا دەرسی داهاتوو بەخواتان دەسپێرین.